زۆر چاکەمە وەساڵ لە دیدگای ئێوە داهاتووی سەرچاوە مرۆییەکان لە کردی تەندروستیە بەرەوکوێ ئەڕوات. بێگومان باسی سەرچاوە مرۆیەکان لە کردی تەندروستیە بە بڕای من بەرەو پێشەچێ و حاجە و پێویستێکی زۆری بەتایبەتی لە کردە تەندروستیەکان هەیە کە بەداخەوە لە کوردستانە بە بڕای من ینی هێشتان لە ئاستێکی باشدانیە چونکە لە زۆر شوێن هەربوونی نییە سەرچاوە مرۆیەکان بۆیە کارمەندان زۆرجار حەقیان دەخورێ زۆرجار لە کێشەکان پێتان وایە لە هەموو نەخۆشخانەیەک پێویستە ئەم بەشەبوونی هەبە؟ بێگومان زۆر گرنگە بۆ ئەوی ماف و حەقی کارمەندەکە پارێزراو بی و طبعاً بەشێکی بۆی کێشەکەی چارەسەر بەشێکی بۆی تەطویر و هەنگاوی زیاتر بە کارمەند بدرێ بۆی حەقی کارمەندیش نەخورێ بەڕاستی. ئێمە ئێستا لە مێهرەبانی داکۆچی لەسەرەوە دەکەین کە کارمەند ئەرکەکانی جێبەجێ بکە و لە هەمان کاتیشدا مافەکانی پارێزراوبی. بۆی سەرچاوە مرۆیەکان دەتوانین بڵین شوێنەکەی ئەوایە لە نێوان کارمەند و ئیداری گشتیدایە. یعنی دەبێتە محامی بۆ ئیداری گشتی پارێزگاری لە مستشفەکە لە هەمان کاتدا ڕێگری دەکات لە ئیدارە و مەسەرەن کارجێڕی باڵا زوڵم و تاوان لە ئەوە بکەمە سواز بخوا لە مێهرەبانی هەوڵماندای ئەم تەوازن و هاوسەنجە ڕابگرین و پارێزگاری و حەقی کارمەندێک نەفەوتێ هەز بەبوونی خۆی بکات چکە کارمەند چۆن هەز بەبوونی خۆی دەکات چۆن عەتای دەبی چۆن بەخششی دەبێ ئەگەر زانی مافەکانی پارێزراوە دەبێ ئەگەر زانی لە حەقێکە بەدەمیەوە دێن بێگومان پارێزراو دەبێ. بۆیە یعنی سەرچاوە مرۆیەکان پارێزگاری دەکاتن لە دامەزراوەکە لە نەخۆشخانە بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی لە ڕێلادان دروست نەبێ و نەخۆشخانەکە بە ئاراستێکی خراپدان ڕوە لە هەمان کاتدا پارێزگاری لە ماف و حەقی کارمەند دەکا بۆی حەقی نەخورێ کەسێک بە هەر ناونیشان و پلە پۆستێک بێ حەقی نەخوا و مافی نەخواتن و داکۆچی دەکە لەسەر جێبەجێکردنی یاسا و ڕێنمایی و ڕێبەرەکانی کارکردن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی